لا هەرکوێک هەن و بینەری زوو منم کاتان باش هێشتان ئەحمەد شەرع نەگەشت بۆ ئەنقەرە تورکیا ئەنەکەس ئەنجومەنی سووریایی ئەنجومەی نیشتیمانی کورد لە سووریا پیرۆزبایی لە ئەحمەد شەرع کرد پیرۆزبایی خۆ بە سەرۆکردنەکە و سەرباری خۆ بە سەرۆکردنەکە یان پیرۆزباییەکە با بڵێن کۆمەڵێک قسەی دیاریکراو لە پیرۆزباییەکە لە ڕاگەندراوەکەی ئەنەکەسەیە هەبوو لەو نێوەندەیە بە دڵنیاییەوە داوای ئەوەیە کرد کە قۆناغەکە پێویستی بە خۆ ئامادەکردنە ئامادەکردنێکی باش بۆ نووسینەوەی دەستور و بە دڵنیاییەوە هەڵبژاردن و داواشی کردووە لەو نێوەندەیە بە دڵنیایی لە دەستورە مافە نەتەوەییەکانی کورد لە سووریا ڕۆژاوای کوردستان پارێزراو بێ بە دڵنیاییەوە داوای گەڕانەوەی یان دروستکردنی دۆخێکی کردووە کە تێدا ئاوەرەکان بگەڕێنرێنەوە بە تایبەت ئاوەرەکانی ئەفرین گرێسپی سەرەکانی پیرۆزبایەکەی ئەنە کەسە بێبمان لەگەڵ سەردانەکەی ئەحمەد شەرع بۆ تورکیا لە کاتێکیشە کە پێشتر دوو ڕۆژ لەمە و پێش ئەنجومەنی سووریای دیموکرات مەسەدە تێبینی دیاریکراوی خۆی لەبارەی کۆنگرەکەی دیمەشق و خۆ بەسەرۆکردنی ئەحمەد شەرع ڕاگەیاندەبوو ئەو گلەی لەوەی با بڵێن لەوە کردبوو کە ئاگیان لە کۆنگرەکە نەبووە و هەندێک گروپی دیاریکراو نەبن ئەوانەی دیکە پێکاتەکانی دیکەی سووریا پارتولانەکانی دیکەی سووریا ئەوەیە کرێ لە چوارچێ ئۆپۆزیسیۆنی سووریا حسابیان بۆ بکرێ ئەوانی لێ نەبوون کۆمەڵێک دەرکردەی گروپە چەکدارەکان نەبێ کۆ ببوونەوە و هەندێک بڕیاری دیاریکراو درا کە بەدڵنیایی و گرنگترینیان ئەوەی ئەحمەد شەرع بوو ئەم جیاوازیە لە با بڵێن تێگەیشتن و مامەڵەی ئەنەکەسە و مەسەدە تایبەت بە کۆنگرەکەی دیمەشق و بە سەرۆکبوونی شەرع بۆچی لە کاتێکە ماوەیەکی زۆر باشە هەم کورد خۆی هەم وڵاتانی دیکەش ڕاستیەکەی تەنانەت هاوپەیمانانیش خەریکی ئەوەن کە جۆرێک لە یەکدەنگی لە نێوان کورد لە ڕۆژاوای کوردستان دروست بکەن خێرە لە پرسێکی ئاوا دیاریکراوە ناتوانن یەکدەنگیەکی دیاریکراویان بڕیارێکی دیاریکراوی کوردانە بدەن و لە چوارچەوەی سەردانەکەی تورکیاشە بە دڵنیاییەوە دەکرێت داواکاری دیاریکراوی تورکیا ئەنقەرە بۆ شەرع چی بێ و شەرع ئەتوانێت چی بۆ تورکیا بکە تایبەت بە سووریا و بە ڕۆژاوای کوردستانیش ئەم پرسانە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم شەلال گەدۆ سکرتێری پارتی چەپی دیموکراتی کورد لە سووریا کە بەدڵنیایی و پارتەکەی بەشێکە لە ئەنەکەسە و پێم وا بێ خۆشی کاک شەلال نوێنەری ئەنەکەسەیە لە هاوپەیمانی نیشتیمانی و ئۆپۆزیسیۆنی سووریا بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بە سوپاسەوە سدیق حەسەن شرۆڤەکار و شارەزای کاروباری تورکیا ئەویش هەر لە هەولێرەوە لەگەڵمایە هەڤاڵ شەلال گەدۆ بەڕێز سدیق حەسەن هەردووکتان بەخێر بێن هیوادارم زۆر زۆر باش بن ئەگەر دەرفەتم بەی بەڕێز سدیق حەسەن من با لە هەڤاڵ شەلالەوە دەست پێ بکەم بەڕێز گەدۆ دووبارە سڵاوت لێبێ هیوادارم زۆر باش بی بەخێر بێ بۆ زوو من یەکەم جارە گفتوگۆ لەگەڵ ئێوەیەکەم ئەکرێ پێم بڵێ لە بەرمەبنای چ تێگەیشتن و خوێندنەوەیەک ئەنەکەسە پیرۆزبایی بە سەرۆکبوون لە ئەحمەد شەرعەکە لە دەستپێک سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کەناڵی زووم و بۆ هەموو تەماشەوانی هێژە وا بزانم ئێستا ینی بۆ یەرێکی گەورە لە سووریا قەوماوە و درست بووە کوردیش وەکۆ پێکاتەیەکی سەرەکە لە سووریا دەوێت بە سیاسەتێکی مەوزوعی و واقعی تەعاملی لەگەڵ ئەم مەرحەلی تازە بکرێت ینی ئێمە بڵێن یان نەڵێن وەکۆ کورد و وەکۆ ئەنەکەسە وەکۆ هەموو کورد لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا بەڕێز ئەحمەد شەرع ئێستا بووە بە سەرۆکی سووریا و زۆربەی وڵاتانی هەرێمی وردە ئاعترافی بە ئەحمەد شەرع دەکەن و هەموو پێکەتەکانی سووریاش لە پێش ئێمە لە پێش ئەنەکەسە لە پێش کورد ئەموو بروسکەی پیرۆزبایی بۆ ئەحمەد شەرع نارد ئێمەش ینی وەکۆ کورد وەکۆ ئەنەکەسە وەکو تەفگەری کوردی لە ڕۆژئاوای کوردستان تەماشای خۆی ناکن وەکو ئۆپۆزیسیۆن لە سووریا کاتی ئۆپۆزیسیۆن لە سووریا نەما ئێمە ئەوە لە کاتی سووریا درست بووە تا ئێستا لە پاش اتفاقی سایکسبیکۆ تا ئێستا ئێمە وەک کورد لە سووریا هەر ئۆپۆزیسیۆنن بەڵام ئێمە ئێستا بە نیازن گەببن بە شەریکی سووریا گەببن بەشکل ئەو دەسەڵاتی سووریا تازە چمکۆ شۆرەشی سووریا گەتەمەنی 14 ساڵی دوور و درێژ بوو ئێستا بەسەر کەوت
ئەگەر تیبینیمان هەبێ نەبێش دەوەی ئێمە توانە بن بە یەکدەنگی و یەکڕەنگی وەکو کورد لە ڕۆژ ئاوای کوردستان و بمەوزوعی تعامل و تعاتی لەگەڵ ئەو دەسەڵاتدارانی شامی تازە بکەن گەتوانە بن مافی ملەتی خۆی وردە وەرگرن و توانە بن زەماناتی دەستوریش بۆ مافی گەلەکەمان بچەسپێنن تەرسیخی بکەن ینی ئێستا بە قەناعەتی من لە سووریا کاتی سیاستە ینی کاتی تشتێکی تر نییە کورد توانبی بە سیاستێکی نەرم بە سیاستێکی واقعی تعاملی لەگەڵ دیمەشقی بکە احتیمالی زۆر گەورە هەیە مافی کورد لە سووریا ببە بە مافێکی دەستوری بە تایبەتیش ئێستا وەکو هەمومان دبینن و گوێ لێ دەگرن زەخەمێکی ناودەوڵەتی بە قووەت هەیە داعمە بۆ مافی گەلی کورد و هەروەها زەخەمێکی کوردستانی و نیشتمانی سووری و هەرێمی یعنی هەموو خەڵک ئەم جارە شانسی کورد هەیە گە پاڵپشتی کوردن لە ڕۆژ ئاوای کوردستان ئەوە جاری یەکەمە لە دیرۆک گە قەدیە کورد لە بەشێکی کوردستان ئەو زەخەمی ناودەوڵەتی ئەو دامی نێودەوڵەتی و هەرێمی و هەر ناوخۆیی سووریشی هەیە بە قەنعاتی من کوردەوەی ئەو شتە ئستەغلالی بکە و بە سیاسەتێکی هادوو و مەوزوعی ئەو مەسەلە بەڕزگەدۆ من وا تێگەیشتم ینی پیرۆزباییەکەی ئەنە کەسە ئەوەندەی هەنگاوێکی پراگماتیە و مامەڵەکردنێکی سیاسی بابەتیانەیە لەگەڵ پێشهاتەکانی سووریا پەیوەندی بەوە نییە کە خودی هەنگاوەکەی شەرع خودی کۆنگرەکە کۆکردنەوەی کۆمەڵێک سەرکردەی گروپە چەکدارەکان سەرباری و تێبینیانەی کە مەسەدە و کورد بەگشتی لە ڕۆژاوا لەسەر هەندێک لە سەرکردەکانی هەیەتی ئەنە کەسەش پێدەچێ هەمان ئەو تێبینیانەی هەبێ بەڵام لە چوارچەوەی بڕیارێکی مۆزوعیە یان تێگەشتێکی مۆزوعیە ئەم پیرۆزبایی لە ئەحمەد شەرع کردووە ینی تێبینیەکان بەلایەک بەڵام تێگەشتێکی مۆزوعی و پیرۆزباییەکی پراگماتی بەلایەکی دیکە بێگومان ئەنە کەسە ینی بەشێکی سیاسیە 15 حزبی سیاسی لەناو ئەنە کەسێن و ئەنە کەسش و هەموو کوردیش دەوێت براگماتی بن لە ئەم مەرحەلەدا ئەم قوناخەدا لە سووریا ئەگەر ئێمە سیاسی و براگماتی نەبن کاکە گیان بە زەحمەتی توانن مافی خۆی وەرگرن لە سووریا و لە ڕۆژ ئاوای کوردستان ئەگەر تیبینیمان هەبێ نەبێ ئەوە تیبینی ئێمە بۆ خۆمانن ینی هەموو کەس تیبینی هەیە لەسەر ئەم حکوومەتی تازە ئەم دەسەڵاتدارانی تازە لە سووریا و هەر وڵاتێک ئێستا لە تورکیاش تیبینی خەڵکەیە لەسەر بەڕزگە دۆ ئەکرێ هەندێک لە تێبینیەکانی ئەنە کەسم بۆ باسخەڵ هێزەکانی سیاسی لە ڕاگەندراوەکەتانە لە ڕاگەندراوەکەتانە هیچی واتان نەوتوە ئەنجومەنی سووریای دیموکرات مەسەدە یەک دوو خاڵی بە دیاریکراوی باس کردووە کە مەخەزی ئەوانە با بڵێن گلەی ئەوانە لە کۆنگرەکە و بڕیارەکانیشی بۆ نموناوەی کە ئاگیان لێ نییە پێکاتەکانی سووریا بەشداریان پێ نەکراوە ئەمە یەک دوو و هەندێک سەرکردەی با بڵێن گروپە چەکدارەکان بەشدار بوون کە لە لیستی تیرۆران ڕوونە ئەتوانی پێم بڵێ تێبینیەکانی ئەنە کەسە لەبارەی دەسەڵاتی نوێی سووریاوە چییە؟ تێبینیەکان وەکو تێبینی وەکو ئاعتیراز لەسەر ئەو مەسەلیگە سەرۆکی سووریا ئێستا وەکو دەستنیشان هاتکرا لە ئەو چەند فەسائلی عسکەری ینی ئەو بەشێن عسکەری ئەوێگە سووریا ئازاد کران ئەوێگە ڕژێمی ئەسەد ڕووخاندن ئەوە شەرعیەتی سەوری لای ئەوانە ینی هەر شۆڕەشێک لە وڵاتە گەسەرکەوتنی دێنێ بە قەنعاتی من بە مەسەلی شرعیەتی شۆڕشگەری سەوری ئەوە سەرۆکی خۆی دادنن تعیین دکن وەکو لە مەرحەلی انتقالی ینی ئێستا کەش و هەوای سووریا مەناخاتی گل سووریا هەیە کەسێک ناتوانێت هەڵبژارتنی دیموکراسی لە سووریا بەڕێوە ببە ینی ئێستا پرۆسەیەکی انتخابی یا پرۆسەیەکی دیموکراسی لە سووریا لە ئەم قوناخەدا شتێکی زۆر زەحمەتە وەکو هەمومانجی دەزانم فەراغێکی دستوریە بوو سەرۆکی سووریای پێشووتر ڕوخیا ڕۆشتی بەشار ئەسەد ئەوە نەما فەراغی دستوری لە سەرۆکی منسیبی سەرۆک کۆمار ئەوە شتێکی زۆر خەتەر بوو لەسەر بەڕزگەدۆ منەڵم تێبینیەکانی ئەنە کەسە لەسەر دەسەڵاتی نوێی سووریا تۆ پێمەڵەی با بڵێن هەڵبژاردنەکە هیچ گرفتێکی نییە چونکە ئەوان پێیان وایە دەسەڵاتێکی شۆڕژگێڕیان هەیە و حەقی خۆیانە سەرۆک هەڵبژێرن من باسی تێبینی یەکەم نەک وەسف و سەنا
ئێمە تیبینی ئێستا لەسەر دانانی سەرۆک کۆمار هەر تیبینیمان نییە، هەر تیبینیمان نین. بەڵام لەسەر ئەو سیاسەتی پێویستە بیکە لە بەیانی ئێمە ئەوە دیارمان کردووە. گەوەی دوێ تەرسیخی مەبادی دیموکراسی لە سووریای ئایندە دەستی پێ بکرێ بە ڕێز ئەحمەدی شەرع و دەوی خەڵکی سووریا بەگەرن ینی ئەوی لە ناو سووریا بوونە بە نازح و ئەوی لە مهەجەرن لە دەرەوەی سووریا بگەڕن بۆ ماڵی خۆی هەر خەڵکی سووریا وەگۆ هەمومانجی دەزانن زیاتر لە 10 ملیۆن کەس لە سووریا پەنابەر بووە، ینی پەنابەری ناوخۆیی دەرەوی سووریا و هەروەها دەوەی بزووترین کات دەستی بە پرۆسیی سیاسی بکە و پرۆسیی نووسینی دەستوری پێ بکەن. دەوێت دەستورێکی تەواو دێمە سەر وردەکاریانە بەڕێزگەدەوە بە هەڤاڵ سدیق حەسەنیش بەشداری پێ بکەین. کاک سدیق دووبارە سلااوت لێبێ لوتفت هەیە. ئەمەی کە کورد ئێمە با بڵێن پێرێ مەسەدە ئەبینین هەندێک گلەی لە کۆنگرەکەی دیمەشق و بە سەرۆکبوونی ئەحمەدە شەرعەکە ئەمڕۆ ئەنەکەسا بینین پیرۆزبایی لێکا و هەندێک داواکاریشی لەو چوارچێوەیە هەیە. ئێمە ئەمە بە گلان بە بێسەروبەری سیاسی ببینین یان وەکو جۆرێک لە تەوزیعی ئەدوارەوەی پێڵێن بە دابەشکردنی ڕۆڵ لە نێوان لایەنە کوردستانیەکانە بیبینین. زۆر سپاس سەرەتا سڵاو لایەوە و لە میوانی بەڕێستان و لە بیرانی بەڕێستان. ئەوەی کە لە سووریا ڕووی داوە لە 29 مانگی 2025 سیناریۆیەکی تازەیە دەرهەق بە سووریا و ئەمە سەپاندنە، یعنی ناتوانین باس لە دیموکراسی بکەین و ئەمە ناتوانین باس لە شەرعیەتی شۆڕژگێڕیش بکەین. من وەکو لایەنی حزبی سیاسی باش لە مەسەلە ناکەم، وەکو شڕۆڤەکارێکی سیاسی و چاودێرێک من کە شارەزاییم لەسەر تورکیا و ناوچە باش لەو مەسەلەیەکەم. بەڵێ شەرع تا ئێستا کەش لە لیستی تیرۆردایە، هەتەشە تا ئێستا کەش لە لیستی تیرۆردایە و ئەوەی کە ئەو کۆنفرانسەی بەستیان لە ناو کەوانە ئاڵێن بە ناوی کۆنفرانسی سەرکەوتن تەنانەت بۆ سەپاندنی ئەحمەد شەرعە لەسەر کورسی دەسەڵات لە شام، ئەمەش بە دەستێوەردانی دەرەکی بووە. حتى شش ینی هەیئە تەحریر شامیش لەم بارەوە خاوەنی دەست پێشخەری سەرەکی نییە. قەتەر و تورکیا ڕۆلی سەرەکیان بینیە لێرەدا وەکو ئەوەی کە بیانەوێ ماڵ لە نێو ئاگردا ڕزگار بکەن، سووریا کۆنتڕۆڵ بکەن. بۆیە من پێم وایە ناتوانێت باس لە شەرعیەتی دەسەڵاتی ئەحمەد شەرع بکرێت. ئەمە سەپاندنێکی سیاسی دەرەکیە. لێکەوتەکانی چ دەبنەوە مەسلەیەکی ترە، ئیتر لاەنە سیاسیەکان چۆن سەیریەکەن، ئەنە کەسە چۆن سەیریەکە، ئەنجومەنی سووریای دیموکرات چۆن سەرەکەوە مەسلەیەکی ترە. بەڵام من ئەبینم ئەمە سەپاندنێکی سیاسی دەرەکیە و ناشێ هەتەشەش بە شۆڕژگێر ببینرێ، چونکە هەتەشە لە کار و کردەوەکانیدا تاوانی مرۆڤایەتی کردووە، تاوانی شەڕی کردووە. ئەمە حقیقەتە، بەڵام زروفێک باریدۆخێک لە سووریا لە ناوچەدا وەها ڕوویدا کە ئەبێ ئەسەد بڕوە، ئەسەد بڕوخێ هەتەشە بێت. ئەسەد دەسەڵاتێکی شەرعی قەومی هەبوو، ئەندام بوو لە نەتەوە یەکگرتووەکان. ئەوەی ئێستاکە دەسەڵاتێکی شەرعی نێونەتەوەیی نییە، بەڵکو سەپاندنە. بۆیە من پێم وایە دیکتاتۆرێکی علمانی ڕۆیشتووە، دیکتاتۆرێکی ئیسلامی ئیخوانی جیهادی هاتووە جێگرتوێتەوە. ئەمەش لێکەوتەکانی چ دەبێت بەڕاستی لە داهاتوودا ئەبینین. بۆ مەسلەی کورد و بۆ مەسلەی دیموکراسی سووریا و بۆ مەسلەی مافەکانی مرۆڤ چاوەڕوانکردن لە دەسەڵاتێکی ئەوە لە سووریا من پێم وایە هەڵەیە. بۆیە پێویست بە تێکۆشانێک ئەکرێت، هەیە پێویست بە تێکۆشانێکەکە بکرێت، چونکە خودی ئەنجامدانی ئەو کۆنفرانسە دەیان پرسیاری لەسرە. جاوەڵا با من یەکێ لە پرسیارەکان بکەم بەڕە سدیق حەسەن، وتت تورکیا و قەتەر بەڕاستی
لە ڕووی هەرێمیەوە زۆرن ئەوانەی کە چاویان لە دووبارە دیزاینکردنەوەی هێزە لە سووریا دەسەڵات لە دەرەوەش با بڵێن لە ڕووی نێودوڵەتیشەوە بە هەمان شێوەیانی ناکرێ ئەمریکا ئاگای لە هیچ نەبێ ناکرێ ئەوروپا ئاگای لە هیچ نەبێ و ئیسرائیلیش بە دڵنیاییەوە هەرچیەک لە دوای 7 ئۆکتۆبرەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگوزارێ ئەبێ لینکێکی پەیوەندیەکی لەگەڵ با بڵێن ئەمنیەتی ئیسرائیلیا بۆ بدۆزیتەوانێ ئەینجا باسی بکەیت لە ئایەوە بیگرە هەتا بچووکترین شت هەتا گەورەترین شتیش تۆ پێم بڵێ ئەکرێ قەتەر و تورکیا بێ ئەوەی هیچ لایەنێکی دیکەی هەرێمی وە نێودەوڵەتی مبارەکەی ئەمە نەکا لەگەڵیان نەبێ هەنگاوێکی لەم شێوەیە لە سووریا بنێن دەیانەوێ هەندێک وڵاتی ناوچە بەشدار بکەن لەو بەرنامەیاندا یان بڵێن لەو پلانەیاندا ئیمارات و سعودیە چونکە دوو هێزی سەرەکینەوە ئیمارات و سعودیە هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سیاسیشەوە هەم لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتیەوە کە پەیوەندیان لەگەڵ ئەمریکا باشە ئەمە بکەنە شریک لە کاری خۆیدا بەڵام ئەم هەوڵی چۆن ئیسرائیل و ئەمریکا بە تایبەتی ئیسرائیل و هەندێک وڵاتانی عەرەبی دەیانەوێن ڕووخانی ئەسەد وەکو هەل بقۆزنەوە سیستەمێکی جودا لە ئەسەد لە سووریا دروست بکەن تورکیا و قەتەریش دەیانەوێ هەمان شت بکەن کە سووریا بکەنە بەشێک لە ژێر کۆنتڕۆڵی خۆیان و بەکاربێنن ئێمە باش دەزانین و ئەمە تەنیا بۆ چۆنی منیش نییە 7 ئۆکتۆبەر حەماس بەبێ دەستی دەرەکی نەیکردووە حەماس ئەمەی بۆ بەرژەوەندی بەتایبەتی بۆ بەرژەوەندی تورکیای کردووە یا یەکێک لە بەرنامە ئەساسیەکانی قەتەر و تورکیا ئەوەیە کە نایانەوێ ڕێڕەوی IMC سەرکەوێ و هەروەها نایانەوێ ڕێڕەوی داوود سەرکەوێ ئێستاکە ئەوەی کە تورکیا هەوڵی بوادا لە ڕێگای دەسەڵاتی شەرعەوە دەیەوێ وەکو نوێنەری دەوڵەت وەکو سەرۆکی دەوڵەتی کۆماری سووریای عەرەبی بسەپێنێ بۆ ئەوەیە کە ڕێگە لە دەستوەردانەکانی دەرەکی بگرێت کە فەڕەنسا ئەڵمانیا بریتانیا ئەمریکا تا ڕایەدەیەک لە ڕووی ئاسکەریەوە بەڵام وڵاتانی یەکەتی ئەوروپا سوورن لەسەر ئەوەی کە دەبێ سیستەمێکی دیموکراسی لە تورکیا هەبێ ببورن لە سووریا هەبێ تر ئەم سیستەمە دیموکراسیە فیدرالی دەبێ کۆنفیدرالی دەبێ یاخود شێوەیەکی تر دەبێ و مەسلەیەکی ترە مەسلەیەکی نیقاشی لایەنەکان و وڵات دێمە سەر ئەو هاوکێشە هەرێمی نێودەوڵەتیانە بەڕێستی حەسەن دێمە سەریوە وردیەکەینەوانێ و بە تایبەت ئەو بەریەککەوتنەی بینی ڕێگەی داود و هەوڵەکانی قەتەر بۆ ئیغاز بنێرێ بۆ ئەوروپا باسییانەکەین بە دڵنیاییەوە بەس بەڕێزگە دۆ مانگ و نیوێک لەمە و پێش قسەیەکت هەیە ئەڵەی ئەنەکەسە لای ئەو ئۆپۆسیۆنەی ئێستا هاتوۆتە سەردەسەڵات زیاتر قوبوڵ کراوترە چونکە ئەنەکەسە بزوتنەوەیکی مەدەنیەوە دەستی سوور نییە بەخوێن ئەم بەشەی واز لێنم دەستی سوور نییە بەخوێن ناڵێم ئەوەی کەیترە دەستی سوورە بەخوێن بەڵام بەڕاستی پرسیاریەوە ئەکەم ئەگەر قوبوڵ کراو بوون لای دەسەڵاتە تازەکە بۆچی لە کۆنگرەکەی دیمەشق نەبوون لە کۆنگرەی خۆ بە سەرۆکردنی ئەحمەدە شەرە ئەمە یەک دوو بۆچی ئەبێ ئەنەکەسەیان کورد پراگماتی تەعامل بکە مامەڵەیەکی مەوزوعی بابەتی لەگەڵ دیمەشقا بکە ئەی بۆ دیمەشق تەحریری شام مامەڵەیەکی مەوزوعی لەگەڵ پێکهاتەکانی دیکەی سووریایە بە کوردەوە ناکە بە تایبەت ئەنەکەسێک کە وەکو خۆتەڵێی قوبوڵکراوە لای تەحریری شام دەسەڵاتی نوێ بە قەنەعەتی من دەستی هەموو هێزی عەسکەری لە شۆڕشی سووریا لە ماوەی 13-14 ساڵ دەستیان بە خوێن بوو بەس ئەنەکەسە بە تەنیا هێزی عەسکەری نەبوو جیهەتێکی سیاسی مەدەنی بوو جارێکی تر من وا ئەڵێم دەستی ئەنەکەسە نەبوویە بە خوێنیە کەسێک من بەس پرسیارەکەم ئەوە نەبووتم واز لەوە هێنم بەڵام ناچارە کردم شتێ بڵێم یعنی ئەنجومەنی سووریای دیموکرات ئەنەکەسە ئەنجومەی نیشتیمانی سووری با بڵێن وەکولانی سیاسی لە چوارچەوەی هاوپەیمانی نیشتیمانی ئیتلافی نیشتیمانی سووریایە کە باڵێکی سەربازی هەیە دیارە کوێیە و چیشی کردووە لە شوێنەکانی دیکە خۆ ئەگەر مەسەلە ئەوە بێ ئێوە باڵێکی سیاسین باڵێکی سەربازیشتانەیە باڵە سەربازیەکە ڕەفتارەکانی دیارە ئێمە وەکو ئەنەکەسە
لە ناو ئەتیلاف ئێمە هیچ بەشداریمان نەبوو لەگەڵ ئەو هێزەکانی چەکداری و هەر بەشداریمان نەبووژی لە ماوەیەدا 15 ساڵ و تا ئێستاژێ لە ناو کوالسیۆن ناو ئەتیلافن بەشداریمان نەبوو لە حکوومەتی دەمکیش یعنی ئێمە بەس شەراکەتی سیاسیمان هەبوو لەگەڵ ئەتیلافی نیشتمانی سووری و هەروەهاژی ئەو ماوە شتێکی تر نییە ئێمە هێزی عسکەریمان نییە هێزی عسکەری پێشمەرگی ڕۆژمان هەیە ئەوەشی لە هەرێمی کوردستانی عێراقن وەکو هەموو ڕایە گشتی دەزانێ و ئەوە نەڕۆشتوونە سووریا شەڕی نەکردووە لەگەڵ کەس بەڵام ئێستا ینی پلانمان هەیە و وا بزانم گفت و گۆش هەیە گۆوردە وردە ئەو پێشمەرگی ڕۆژی دۆروبەری 4-5 نەفری هەیە وردە وردە بڕۆین بوو دەڤەری کورد لە سووریا جێبەجی ببێ ئێستا گفتوگۆ هەیە لە بینی ئێمە و ئەمریکا جاوەڵا با بیرم نەچێ ئەوە نووسی بەڕزگەتەوە بزانمە و گفتوگویانە بە چۆ گەیشتون بەڵام وەڵامی و پرسیارم بەرەوە هەر خۆتەڵی ئێمە باڵێن ئەنە کەسە قبول کراوترە لای دەسەڵاتی نوێ بۆچی لە کۆنگرەکەی دیمەشقان نەبوو نەگەر قبول کراون بۆ ئەوان پراگماتی نین لەگەڵ ئێوەیە کۆنگری دیمەشق ئەوە کۆنگری چەکدارەکان بوو کاکە جانی من ئەوە هێزی سیاسی هەر تێ نەبوون ئەو هەموو چەکدار لەوەی کۆبوون لە کوشکەی کۆماری لە دیمەشق و ئەوان شەرع دەستنیشان کرد بە سەرۆکی سووریا ئێستا بە قەناعەتی من ئەگەر کۆنگری نیشتیمانی لە سووریا دروست دەبێت ئەو کاتە پێویستی هەیە و پرسیار ئەوەیە ئەنە کەسە دوێی محاولە بگەبێ بە شکل ئەو کۆنگرە و بە شکل کۆمیتێ ئامادەکاریش بێ چونکە ئەنە کەسە هێزێکی سیاسی سووریە و جەماوەری هەیە و تەمسیلی ینی ئەدرێسێکی گەورەیە بۆ قەضیە کورد و بۆ گەلی کورد ملەتی کورد لە ڕۆژئاوای کوردستان بەڵام لە ئەم مەرحەلەدا کورد توانە بە لە سووریا هەمووی ببە بە یەک خیتابی سیاسی هەموو ببە بە یەک دەنگ و یەک ڕەنگ احتیمالە قەوەتی زیاتر بەنە احتیمالە لە 100 قسەی بە قەوەتتر بێ و ئەتوانە بە زیاتر ینی فشاری بکە لەسەر دەسەڵاتدارانی شام باسی مافی گەلی کورد من پرسیارێ بکەم مادەم وایە ئێمە سبەینێنا بەڕزگەدۆ سبەینێنا وای دانی هەفتەیەکی تر دوو هەفتەی تر مانگێکی تر کۆنگرەیەکی نیشتیمانی ئەکرێوە کۆی کە ئێوەش و مەسەدەش و بەدڵنیایی پێکاتەکانی دیکەش داوایەکەن لە سووریا کۆنگرێکی نیشتیمانی بکرێ گشتگیر بێ هەموو پێکاتەکان بەشدار بن و بڕیار لەبارەی هەندێشتی داهاتووی سووریاوە بن ئەم کۆنگرێ بکرێ کورد گەیشتۆتە قۆناغی دروستکردنی شاندێکی کوردستانی کوردی کوردستانی بۆی لە دیمەشق ئامادە بێ یان نە ئەنە کەسە بەجیا و ئێزەکانی دیکەش بەجیا ئێمە ئامانجمان ئەمەیە ئێستا هەدفمان ئەمەیە گفتوگۆمان هەر بەردەوامە لەگەڵ برادرانی قەسەد و پەیەدە و هیوادارێنگە ئەو پرۆسی سیاسی لە بینی ئێمە و ئەو برادران سەرکەوتنی بەدەستخینە گە نەجاحەتی بهێنە ئێمە توانبن ڕۆیەیەکی سیاسی موحد بۆ مافی گەلی کورد لە سووریا لەسەر ئەتیفاقی بکەن و هەر پابندی ئەو ڕۆیە سیاسی بن بە بەردەوامی چونکە مەسەلی کورد لە سووریا بە یەکشان دروست نابی کاکە جان ئێستا ئەگەر ئێمە تەماشە بکەن لە هەرێمی کوردستانی عێراق وەکو نمونە گە ئەوە زیاتری 20 ساڵ مافی فیدرالی وەری گرتوون بەڵام ڕۆژانە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغانە بۆ مافی گەلی کورد و بۆ مەعاشات و بۆ میزانی و بۆ هەر شتێک ئێمەشی وەکو کورد لە ڕۆژ ئەوای کوردستان بە یەکشان کەیشەی ئێمە حەل نابێ یعنی ئێستا پرۆسیەی نووسینی دەستور ئەڵێن احتیمالە 3 ساڵ تا 4 ساڵ درێژ بکە ئێمە دەوێت بەداهان بە سەدان شاند دروست بکەن شاندی هاوبەش دەوێت لە دەستپێک ئێمە و برادرانی قەسەدە و پەیەدا لەسەر نەڕینێکی سیاسی لەسەر اتفاقێکی سیاسی لەسەر ئێمزە بکەن و هەر پابند بن هەر پابندی ئەو اتفاقی سیاسی بن ئێمە داوای شرکم بۆ گەلی کورد بۆ کوردستانی سووریا بۆ ڕۆژ ئاوا و ئایندەی سووریاجی چەند لێ تەماشە دکن چۆن لێ تەماشا دکن یعنی سووریای داهاتوو با فیدرال بێ با ناوەندی بە لا مرکزی بێ با کۆنفدرالی بێ با مرکزی بێ با ریاسی بە نیزام با نیزامێکی مختلط بێ با پەرلەمانی بێ ئەو شتانە بە حەجەتی هەمووی گفتوگۆین لە بینی ئێمە و قەسەدە گەتوانێ بن ڕۆیەکی سیاسی موحد و مەرجعیەکی کوردی قیادەیەکی مشترک دروست بکەین ئەو مەرجعیەتە شاندەکانی دروست بکە ینی بە شاندە و دو شاند و 20 شاند مەسەلەی کورد لە ڕۆژئاوایی کوردستان هەر سافی نابێ ینی ئێستا لە سووریا وەکو هەمومان دەزانێت شتێک لە سووریا نەمایە سووریا هەموو بووە بە
كافل يعني كردوي شريكي آوادان كرني سوريا بن آوادان كرني سياسي وعمراني وثقافي وهرشت أو سوريا يكون استاروخيا جاركي تر تازه آوادان كرني سوريا دستي بي أكال چند حبتية داهاتو لچند ماغي داهاتو كردجي دوي يك دست بن يك دنگ بي يك رنگ بروي بشريكي حقيقي برز قدو راستيكي بشداري كرني كرد بشداري كرني كرد و يك دنجي كرد لباري برياردان لداهاتوي سوريا و بدلنيا و پرسيكي گرنگا يك پرستان داوا كردوه ل ڕاگەندراوەکەتانە لە پیرۆزباییەکەتانە بۆ ئەحمەد الشەرع گەڕانەوەی هەموو ئاوارەکانی سووریایە بۆ زێدی خۆیان لەو نێوەندە باسی ئەفرین سەرێکانی وە گرێسپیتان کردووە. ڕاستیەکەی هەتا با بڵێن داگیرکاری تورکیا و گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا لەسەر ئەو ناوچانە تەواو نەبێ منطقیە باسی گەڕانەوەی ئاوارەکان بکەین. ئەنی باشتر نەبوو داواکاریەکە لابردن یان نەهێشتنی داگیرکاریەکە بێ اینجا گەڕانەوەی ئاوارەکان. چونکە گەرم داگیرکاریە لا نەچێ هەر ئێستا خۆی کورد لەو ناوچانە دووچاری گرفتی گەورە و دەست با بڵێن مافەکانی پێشێ لەکرێ ئەزیێت دەدرێ ئەگەر ئاوارەکانیش بچنەوە ئەوێ بێلابردنی داگیرکاریەکە بەڕاستی پێ ناچێ کارێکی تەمام بێت. کاکە جان ئێستا زۆربەی ئەو هێزی عسکەری لە ناو ئەفرین و ناو ئەو شوونەکانی تر ڕادکێشن دڕۆین بۆ شوونەکانی تر و زۆربەی ئەو هێزی چەکداری ئێستا بوونە بەشێک لە ئارتیشی نیشتیمانی سووری گدەستی پێکراوە ئاوادان دەکرێت. معلوماتی تر بە جەنابەت بڵێم و بە تەماشەوانە بە هەزاران بنەماڵی کورد گەڕاون ناو ئەفرین لە کاتی ڕوخانی ڕژێم ئەسەد تا ئێستا یعنی ئەوە مانگونی وەک تا ئێستا زیاتری 10,000 عائلە بنەماڵ بە گەریای ناو ئەفرین چوونە ماڵی خۆی و ئەو پەنابەری عەرەب و تورکمانگەل ئەفرین جێبەجی ببوون زیاتری نێوێ ئەو خەڵکانەی گەڕاون بۆ وڵاتی خۆی ئەوێ گۆ لە دیمەشق بۆ ڕۆژی گەڕاوە بۆ دیمەشق ڕوونە ئەوێ خەڵکی غوتە گەڕاوە بۆ غوتە ئەوێ دەرعاو ئەوی ئەو دەڤەری تر هەموو ینی زۆربە خەڵک گەڕاون ئێستا زۆر سپاس دەکەم بەڕێزگەدەوە لەسەر ماڵ و ملک و حاڵی خۆی دەستخۆش سپاس دەکەم. بەڕە سیدیق حەسەن باسمان لە ڕەهەندە هەرێمی و نێودەوڵەتیەکان کرد ڕاستیەکەی لە سەرەتاوە ئەوروپیەکان ئەمریکا ئەوانەی دیکە وڵاتانی کەنداویش بە دیاریکراوی باسییان لە با بڵێن سیرکردن چاودێریکردنی ڕەفتارەکانی ئیدارەی نوێی دیمەشقە کرد دوای ئەوە بڕیار لەبارەوە بدەن. ئەمانەی ئێستا ئەگوزەرێ لەوە دەچێ لە با بڵێن ئەحمەد الشەرع ئیدارەی نوێی سووریا لە تاقیکردنەوەی سەرەتایی ئیدارەدانی سووریا و ڕەفتارەکانی دەرچوو بێ بۆیە ئێمە گەیشتوینەتان قۆناغی کە ئێستا ئیتر ئەچێ بۆ سعودیا ئەمڕۆ لە تورکیا بوو و پێدەچێت سەردانی دیکەش بکا بە دڵنیاییەوە. خاڵێکی گرنگە ینی مەسلەی سیاسەتی نێودەوڵەتی دەرهەق بە سووریا ئەبێتە چی بەڕاستی پێویستە ڕوون بێت تا ئێستا کە سیاسەتی نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا سەبارەت بە سووریا ڕوون نییە. بۆیە تورکیا ئێستا دەیەوێت دەست پێشخەری بکە و تەواوی جمگەکانی دەسەڵات لە سووریا کۆنتترۆل بکە و کۆنتترۆلیشی کردووە. ماوەی چەندین ڕۆژە ئیبراهیم قاڵن سەرۆکی میت دەستگای هەواڵگەی تورکیا میت لە شام بووە بەبێ ئەوەی کە ڕاگەیانەکان کەس پێ بزانێ خۆی ئەو لە پشت ڕێکخستنی ئەو کۆنفرانسە بووە. ئەجا لەوە گرنگتر ڕێکخستنی کۆنفرانس و بوون بە سەرۆک کۆماری سووریای عەرەبی ئەحمەد شەرع دەسەڵاتی کام تەواوی وەرگرتووە. یعنی ئەحمەد شەرع ئەتوانی ئیتر لە جیاتی دەستوری سووریایە لە جیاتی قانونی سووریایە یاسا و دەستوری سووریا ئەحمەد شەرع و ئەم کۆنفرانسە سەڵاحیەتیشی بە ئەحمەد شەرع داوە ئەنجومەنێکی ببوورە ئەنجومەنێکی دامەزرێنرا و ئامادە بکە. ئەوە قسەکە بوو کە ئەدویست بیکەی هەندێک کێشەی دەنگ هاتو چۆن هەیە ئەحمەد شەرع ئەتوانێت نەک ئەتوانێت بڕیار درایە کە ئەنجومەنی دامەزراندنی سووریا
خۆی هەڵدەبژێرێ بەبێ ئەوەی کە لایەنەکانی سیاسی سووریا چ ئەوەی سەر بە تورکیان و چ ئەوەی کە کوردن بەبێ کە بەشداری بکەن خودی ئەحمەد شەرع ئەنجومەنی دامەزراندنی دەسەڵاتی سووریا دامەزرێنێ کە ئەم ئەنجومەنەی دامەزراند ئیتر ئەحمەد شەرع ئەتوانێ بڕیارنامەی سەرۆک کۆماری دەربکە ئیتر لەمە دووە چۆن پێشان سەدام حوسێن بڕیارنامەی سەرۆک کۆماری دەردەکرد چۆن ئێستا کە ئەردۆغان بەپێی دەستوری تورکیا بێگوبن بۆی هەیە بڕیارنامەی سەرۆک کۆماری دەربکە بەپێی دەسەڵاتی کۆنفرانسی شام ئەحمەد شەرعش بۆی هەوە ئیتر لەمە دووە جاتخوا بە پرسیارێ بکەم بەڕێز سیدیق حەسەن باش ئەکرێ ئەو ئەنجومەنە حاتم ئەبوو شەقڕای تیابێ کە مەسەداڵێ بکوژی شەهید هەڤرین خەلەفە ئەکرێ ئەبوو ئەمشەی تیابێ دیارە با بڵێن ڕەفتارەکانی ئەبوو ئەمشە چۆنە بەڵام پێ دەچێ بۆ نمونە سەرکردەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان بە ئەنەکەسە و بە مەسەدەوە پێ دەچێت لە ئەنجومەنەکانە بن وایە؟ ئەلبەتە لە ئەنجومەنەکان نابن چونکە کێ بڕیار ئەدا ئەو ئەنجومەنە هەبێ خودی ئەحمەد شەرع بڕیارەدا کێ ئەحمەد شەرع ئاراستە و ڕێنمایی دەکا دەوڵەتی تورکیا ڕێنمایی دەکا ئاراستە دەکا و لە ڕووی استخباراتی لە ڕووی سەربازیەوە تورکیا دەوێت بە تەواوەتی سووریا کۆنتڕۆڵ بکە و من پێم وایە ئەوە پیلانێکی گەورەی فراوانە تەنیا مەسەی تورکیا نییە سیرکەن لە دوای ڕووخانی ئەسەد پەیوەندیەکانی سووریا ببورن تورکیا و رووسیا و ئێران وەک خۆمانەتەوە رووسیاش دەستی هەبوو لە ڕووخاندنی ئەسەد ئێرانیش ڕووخاندنی ئەسەدی قبول کرد ئەمە هەموو مەسلەی شەڕ نەبوو هەموو مەسلەی شکستی عسکەری نەبوو ئەمە پیلانێک بوو ئەم پیلانە ئەوەیە کە تا ئێستا کە سووریا وەکو دەوڵەتێکی شەرعی پابەت بوو بە هەندێک ڕێککەوتنی نێودەوڵەتی و هەرێمایەتی لە بەرامبەر ئیسرائیل ئێستا کە سووریا ئەم پابەندبوونەی نییە من پێم وایە لە ماوەی هاتوودا کە دەسەڵاتی شەرع جێبگرێت بە تەواوەتی جێگیر بێ دیسان هاوپەیمانەتی تورکیا ئێران و رووسیا لەسەر سووریا بەردەوام دەبێت ئەمە من دڵنیام لەوە کە ئەو پەیمانەتیە بەردەوام دەبێت بۆچی چونکە تەواوی کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وابەستەیە بە کێشەی وزەوە و کێشەی نێوان رووسیا و ئەوروپا هەیە کە رووسیا ئەگەر بێت و کێشەی نێوان ینی رووسیا قبول بکە سووریا تەواو بکەوێتە دەستی ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل کەواتە ئەبێ ئابووری رووسیا فەشەل بێنێ لە ڕووی ئەو پیلانەی کە تورکیا دەیان ساڵە ببوورە ئەم جملەی خۆمتەوە ببوورە ئەم جملەی خۆتەوە چکە کێشەی هاتوچۆنی دەنگ هەیە باشە فەرموو ئەگەر بێت و ئەوەی کە سووریا و ببورن تورکیا و رووسیا دەیانەوێت لە سووریا سەرنەکەوێ پیلانی اقتصادی ئستراتیجی تورکیاش دەڕوخێت چونکە تورکیا دەیەوێت ببێتە ناوەندی فرۆشتنی وزەی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم ئێران و رووسیاش هۆکاری داخلبوونی قەتەر لەم بەرنامەیە بۆ خودی ئەمەیە و حتا شەڕی ناوخۆی سووریاش هەر بۆ ئەمە بوو بۆ ڕووخانی ڕژێمی باشە جا با من پرسیارەکەم بکەم مەسەلەی سووریا گرنگی سووریا ئەمە ڕێک بەر ئەو پرۆژەیە کەوێت کە خۆت باست کرد ڕێگەی داود و تێگەیشتنی ئیسرائیل بۆ ئەمنیەتی خۆی ئەمنیەتی نیشتیمانی خۆی و بە دڵنیایی و کەڵێن ئیسرائیلە بێت داشێکدانین لە تەنیشتیەوە ئەمریکاش بنووسین ئەمە سەرەگرێ من پێم وایە سەر ناگرێ و ئەوەی کە ئێستا کە لە شام ئەکرێ ئەبێتە هۆکاری سەر هەڵدانەوەی شەڕێکی نوێی ناوخۆی سووریا چونکە ئەمە زۆر گرنگە ئەبێ بە سەراحەت قسە بکەین ئەسەد نەمانی ئەسەد لە دوای نەمانی ئەسەد ئەبێ سووریا ببێتە سەنگەرێکی ئاسایشی ئیسرائیل و بێگومان کێشەی قوڵی ئیستراتیجی لە نێوان تورکیا و ئیسرائیل هەیە ئێستا ئەگەر
تورکیا بەتەواوەتی لە ڕووی استیخباراتی و سەربازیەوە سووریا کۆنتترۆل بکە دیارێکە ئامانجی ئەمریکا و ئیسرائیل لە سووریا پێنەکەوە جێبەجێ نەبووە کەواتە هەم ئیسرائیل ئەمە قبول نەکە و هەم ئەمریکاش ئەمە قبول ناکە و ئەوە ئەمەل حتا هێزەکانی تری سووریاش قبول ناکەن نەک تەنیا ئەنە کەسە ببورن نەتەنیا قەسەدە و ئەوانی تر هێزەکانی تری سووریا ئەوەی کەلایەنگری لە دیموکراسیەکە قبول ناکەن عەلەویەکانن دورزیەکانن باشە من دواتر کاریگەری ئەم قبول نەکردنە ڕاستیەکەی و تێگەیشتە ئیسرائیلیە ئەمریکیەکە لەبارەی کوردەوە باشە بێ باش نابێ پرۆژەی تورکی باشە پرۆژەی ئیسرائیلی دواتر حەزەکەم جوابیەوەم بیتەوە بەڵام ئەچمە لای بەڕێزگەدۆ ئێوە پیرۆزباییتان لە سەرۆکێک کردووە کە بەپێی ئەم لێکدانەوانە بێ خەریکی جێبەجێکردنی پرۆژەیەکە لە سووریا پرۆژەکە زیاتر مەیلێکی قەتەڕی تورکی هەیە و دواتر بە دڵنیاییەوە ئەبەسرێتەوە بە رووسیاوە گرفتی گەورە لەو نێوەندەیە بۆ ئیسرائیل دروستە بێ بۆ ئەوروپا دروستە بێ بۆ ئەمریکا دروستە بێ کورد چ پێویستەکە لەم نێوەندەیە با بڵێن لایەن بێ تەڕەف بێ لە ململانێکی ئاوا گەورەی هەرێمی نێودوڵەتی ئێمە وەکو ئەنە کەسە پەیوەندیدارن لەگەڵ تورکیا و لەگەڵ قەتەریش و ئێمە هەر پلانمان هەیە گە ببن بەشێک لە ئەو پرۆژی سیاسی وەکو پێش ئێستا باسمان کرد گە لە سووریا بەڕێوە دەچی هەر ئێمە وەکو ئەنجومەنە نیشتیمانی کورد لەگەڵ بەرادرانی خۆی ترژی ئێمە بوون بە یەک ینی بوون بە یەک شاند و بوون بە یەک ڕێژیما لێ کوردە گتوانی بن بیکن وەکو کورد بە قەنەعەتی من هەموو دەوەی بەشێک بن لە ئەو پرۆسی ئەگەر هەیە ینی ڕاست دەکەیت ئێستا پەیوەندی تورکیا و قەتەر لەگەڵ حکوومەتی سووریای تازە زۆر بەقەوەتن بەڵام پەیوەندی سعودیجی زۆر بەقەوەتن وابزانم وردە هەموو وڵاتانی جیهان وردە شاندەکان دێن ینی شاندی ئەمریکی دێن شاندی ئۆروپی تێن شاندی فەرەنسی ئەڵمانی هەموو خەڵک تێن بەرو بە دیمەشق وابزانم ینی استقرار لە سووریا وردە وەکو ئەڵێن بە عەرەبی تەرسیخ دەبێ ینی و هەموو خەڵک ئێستا هەموو وڵاتانی زلهێزی جیهان و وڵاتانی گەورە پلانیان هەیە و دیارێش لە تەسریحاتی ئەوانگە حەز دەکەم بێن بەشێک لە ئاوادانکردنی سووریا بە قەنەعەتی من سووریا بەڕێوە دچێگە ببێ وڵاتێکی مستەقر ینی وەکو ئەڵێن باشە وڵا بەڕێزگەدۆ وڵاتێکی مستەقر بە پێوەری بە پێوەری با بڵێن ئەوەی کە ئیسرائیل ئەمریکا ئەوێ یان ئەوەی کە قەتەر تورکیا رووسیا ئەوێ وەکوەوەی بەڕێز سدیق حەسەن باسی کرد بەکام پێوەریان چونکە بە دڵنیای ئەمانە پرۆژەن و بەریەگەکەون هاوتەریب نین هەر کەسێک ئەو وڵاتانی نێزیکی سووریا دەبن دێن پەیوەندی لەگەڵ حکوومەتی سووریای تازە دەکەن حەز دەکەن و پلانیان وایە گە سووریا وەکو ئەوان وەکو بەرجەوەندی ئەوان بێ بەڵام بە قەنەعەتی من سووریا وەکو حکوومەتی سووریای تازە و سیاسەتێکی تۆزێکی سربەخۆی هەبێ ینی وی وەکو تورکیەکان نەکە لە 100 وەکو قەتەریەکانجی نەکە لە 100 وەکو ئەمریکیەکانجی لە 100 ینی پێویستی هەیە گە حکوومەتی سووریا بەرجەوەندی سووریا وەکو وڵات و بەرجەوەندی خەڵکی سووریا بکە بە هەدەفی خۆی بکە بە سنتەری سیاسەتی خۆی لەو نێوەندەیە باسی پرسێکت کرد مەسلەی با بڵێن گەڕانەوەی هێزەکانی ڕۆژ لای خۆم ئاماژەم پیاوە حەزەکەم بۆم باسکەی پرسێکە تایبەتە بە کورد بە دڵنیاییەوە و کاتێک کە ئەڵێ ئێمە نزیکیشین لە تورکیا و لە قەتەڕیش چوونەوەی هێزەکانی ڕۆژ بە دڵنیاییەوە بۆ هێزێک کە نزیک بێ لە تورکیا بۆ ئێمەی کورد ئەکرێ پرسیار دروست بکە توانی پێم بڵێ گەیشتووە بەچی؟ ینی گفتوگۆمان هەیە ئێستا لەگەڵ بەڕێز مەزلوم عەبدی سەرۆکی قەسەدا وابزانم ینی بەشەکل ئەو گفتوگۆش مەسلەی زیاتر باسی ینی زیاتر ناوە ئەویش بەشێک بە مەسەلەی پێشمەرگی ڕۆژ لە ئەو گفتوگۆ ئەو تەوافقی گە دروست ببێ ینی ئەو ئەندامانی پێشمەرگی ڕۆژ چەند هەزارەکەمە بزەبت نازانم هەژماریان چەنە ئەوە خەڵکی سووریان
و ئەوە پێشتر لە زمانی بەشار الئەساد لە زمانی شۆڕشێکی دەست پێ کرد ئەوە بەشێک بوون لە ئارتێشی سووریا و ئەوان ئەنشقاقی کردووە لە ئارتێشی سووریا وەکو هەموو ئەو چەکدارانێگە لە سووریا سەریدا 15 ساڵ ئەنشقاقی کردن و بوون بە ئارتێشی ئازاد و بوون بە هێزی چەکدار و بوون بە نازانم چی و چی ئەو پێشمەرگەکانی شەر لە هەرێمی کوردستان جێبەجی بوون ئەوەنە وا بزانم یعنی لە ئەو پروسی سیاسی ئێستا گلبینمان هەیە وەئی کوردی کوردی ئەوەش بەشەکە لە دیالۆگ لەسەر دەبێت ئەو پێشمەرگەکان بەگەڕم بۆ وڵاتی خۆی و توانێت بن حیمایەتی دەبەری خۆی بکەن ینی ببن بە حرەسی حدود ببن بە ئاسایش ببن بە چی وەڵی لێم مەگرە با من ئەم پرسیارە بکەم بەڕێزگە دۆ لێم مەگرە من ئەم پرسیارەکەم ئەتوانی پێم بڵێ تورکیا حەزەکە پێشمەرگەی ڕۆژ هێزی ڕۆژ بگەڕێتەوە چ ئەرکێکی دیاری کراو لە ڕۆژاوای کوردستان جێبەجێ بکە ینی بە تایبەت وتت حرەسی حدود من بۆیە ئەم پرسیارم لا دروست بوو من نازانم تورکیا چی دەخوازە لە پێشمەرگی ڕۆژ یا لە کورد بە قەنەعەتی من پێشمەرگی ڕۆژ و قەسەدەش دبن بە ئارتێشی سووریا ینی زیاد دبن بە ئارتێشی سووریا نابێت لە سووریای ئایندە لە سووریای داهاتوو دە ئارتێش و سێ ئارتێشە بێ ئەوە باوەری من هەرچێکی وان نابێ ینی سووریا هەر دەبێ بە یەک ئارتێش سووریا هەر دەبێ بە یەک جێش لە سووریا دەبێ و لە ئەو ناو ئەو جێشە هەر قەسەدەیشی دەبێ و پێشمەرگەی ڕۆژی دەبن بە شەکل ئەو جێشی سووریا بەڵام ئێمە ینی ئێمێ هەوڵ بدەن لە دەمی داهات و پێشمەرگەی ڕۆژی و بەشی کوردیژی لە قەسەدە ئەوە لە شار و گوندەکانی کورد لەوێ بمینن ئەوە حیفاظی لەسەر خەڵکی کورد و لەسەر کەرامەتی ملەتی کورد و هەر دیفاعی لەبەر کورد بکرێ ینی ڕوونە بەڕێزگای تازە باشێک بێ لە پێشمەرگەکانیش و لە قەسەدەش زۆر ڕوونە هەر ئەو لێدوانەی مانگونی وێک لەمە پێش لە شوێنێکا باسی پێدەت کردووە ئەڵێ ئەگەر پێدە نەبوایە هێرش ناکرایە سەر ئەفرین وە سەرەکانی و گرێسپی ئەڵێ ئەژلەی دەڵێ بەداخەوە پێدە هەست بەو مەترسیە ناکە بەڵام ئێمە هەست بەو مەترسیە ئەکەین وە تۆزێک زانیاریشمان هەیە گەر پێدە لە دەسەڵات تا بمێنێتەوە و ناوچەیە کورد لە مەترسی گەورەدابێ ئەم زانیاریانە ئەم تۆزە زانیاریە هەروەکو خۆی ماوەتەوە یان نا ئەمە یەک دوو ئەگەر با بڵێن پێدە ئەو مەترسیە گەورەیە لەسەر سووریا و ڕۆژاوای کوردستان خێر ئەمریکا یارمەتی ئەو لایەنانایە کە ئەڵێن پێدە بە دڵنیایی هێزێکی گەورەی ناو هەسەدەیە پێکهێنەری سەرەکی هەسەدەیە چۆنە ئەمریکا یارمەتی ئەیە بۆ یارمەتی ئەم هێزە مەترسیدارە بە قەنەعەتی من کە گیان یەکبوونی ماڵی کورد دروستکردنی مالی کورد کەفیلە خەتار لەسەر دەبەری کورد نەمینێ لەسەر هەموو شار و گوندی کورد ئەگەر کورد بمینە بە دوو بەش دەبەری کوردی خەتەردەیە وەکو هەمومان دەزانن گەفە هەیە ئێستا ئەو گەفەکان هەموو وەستاون تۆزەک بە نەرمایی خەڵک قسا دەکەن تورکیاشی و حکوومەتی سووریای تازەش هەموو چاوەڕی دیالۆکی کوردین ئەگەر ئەو دیالۆکە ئەنجامێکی باش بەدەست خۆی بهێنێ و نەجاحەتی بهێنە بە قەنەعەتی من هەموو دەبەری کورد و ملەتی کوردیش تێ پاراستن بەڵام گەمالی کورد تەرتیب نەبێ و خیتابی سیاسی کورد نەبێ بە یەک مەسیری کورد مەجهولە ئەوە یەک و مەسیری دەبەری کوردی شار و گوند ئەوەشی جارێکی تر دکەوە ژێر خەتەرێکی زۆر گەورەدا بۆ ئەوە هەمومان دەوێ هەوڵ بدەن گەتوانە بن مالی کورد بکەن بە یەک بە دڵنیاییەوە جا بەڕە سدیق حەسەن زۆر بە کورتی ئەگەر یەکێتی کوردی کوردستانی لە ڕۆژاوای کوردستان بەدینەیەت ئەو مەترسیەی کە بە ڕێزگەدۆ باسیەکە لەسەر ڕۆژاوای کوردستان دروستە بێ ئەمانەڵێ نەگەر پێدە ئاوا بەردەوام بێ مەترسیەکە بە دڵنیاییەوە دروستە بێ و دیارە مەترسیەکەش کە ئەگوترێ بە دڵنیاییەوە سەرچاوەکەی لە تورکیایە هەڵوێستی ئەمریکی لەو بارەیەوە چییە بێ تۆ پێم بڵێ مەترسی لەسەر ڕۆژاوای کوردستان تورکیایە بە پلەی یەکەم و لەگەڵەوەش داعشە مەترسی تریش هەیە بێگومان سوپای ملی سووریای سەر بە تورکیا ئەمەش مەترسی دروست دەکا و سیاسەتی شامی نوێش چ دەبێت جارە لەبەر کورد ئێوە دیار نییە
ڕاستە پێویستە کە کورد یەک بگرێ بەبێ کاریگەری لە شێر دەوڵەتانی دەرەکی و هەرێمی کورد پێویستە یەک بگرێ و بێ بەڕاچاوکردنی مەسایلی ئایدۆلۆژی فکری ئەبێ کورد لە یەک بگرێ ئەمە شتێکی حیاتیە ژیاریە بۆ کورد بۆ ڕۆژئاوای کوردستان چونکە ڕۆژئاوای کوردستان کورد بەڕاستی کەمە یعنی جوغرافیەیەکی پارچە کراوە زۆر بەشێکی تعریب کراوە بەڵام ئەمە لێرە تەنیا بۆ کورد نییە ئەبێ ئەوە بزانین کە نەتەوەی عەرەبیش لە ڕۆژهەڵاتی فرات تورکمەنەکان لە ڕۆژهەڵاتی فرات چەرکەس کریستیانەکان ئاشووری کلدانەکان خوێنیان ڕشتووە بۆ پاراستنی ڕۆژهەڵات و باکووری سووریا لە بەرامبەر داعش گەورەترین مەترسی شەڕی ناوخۆ داعش بوو ئەوانە خوێنیان ڕشتووە ئێمە تەنیا بە ناسنامەی کوردی بچینە مەسلەی یەکگرتووی ئەو خوێنەی ئەو عەرەبانە چەرکەس تورکمەن ئەرمەنی خریستیانەکان لە پێناوی پاراستنی ڕۆژئاوای کوردستاندا لە بەرامبەر داعش ئەوە چی لێدێ من پێم وایە ئەبێ کورد لە چوارچێوەیەکی فراوان سەیری مەسەلە بکە تەنیا لە چارچێوەیەکی ناسیۆنالیستی قەومی تەسک نەبێ ڕاستە ئێمە قەومیەتی خۆمان دەپارێزین ناسنامەی خۆمان دەپارێزین بەڵام ئەبێ خەڵکەکانی تریش مەزلوم چ لە بەرامبەر ئەسەد مەزلوم بوون چ لە بەرامبەر هێرشەکانی تورکیا مەزلوم بوون چ لە بەرامبەر داعش مەزلوم بوون ئەبێ ئەوانەش لەبیر نەکەین یەکگرتووی ئەوانەش بۆ کورد بۆ ئەوانشی گرینگە. سپاس دەکەم بەڕێز سەدیق حەسەن شرۆڤەکار و شارزای کاروباری تورکیا لە هەولێرەوە لەگەڵما بووی هەڤاڵ شەلالگەدۆ سکرتێری پارتی چەپی دیموکراتی کورد لە سووریا و بەدنیا و بەشێکن لە ئەنەکەسە و نوێنەری ئەنەکەسەن لە هاوپەیمانی نیشتیمانی و پۆسۆنی سووریا. سپاس بۆ ئێوەش هەر لە هەولێرەوە لەگەڵما بوون دەستان خۆش بێت بەدوعا.